ئەمڕۆ ڕۆژی چوارشەممەی سوورە یەکێک لە جێژنە هەرە گرنگەکانی براخۆشکە ئزدیەکانمانە بەڕێز حاکم قاسم عوسمانمان لەگەڵدایە بەڕێزیان یەکێ لە کەسایەتیەکانی دیاری ناو ئێزدیەکانن کە لەسەر ئەم جێژنە زیاتر زانیاریمان پێشکەشەکەن بۆی کە ئێمەش زیاتر بزانین نەریتەکانی تایبەت بەم جێژنە چییە. بەڕێز حاکم قاسم سڵاوە لێبێ زۆر جێژنەکە لە پیرۆزت لە جەناب پیرۆز بێ ئینشاءالله مایەی خێر بێ بۆ هەموو ملەتی کورد و هەموو ئینسانیەت لە دنیا. ئیشەڵڵا کەوابێ. کاک حاکم ئەگەر عەزیز کێشی پێمان بڵێ هەر سەرەتا جێژنی چوارشەممەی سوور کەیە کاتەکەی نەریتەکانی تایبەت بەم جێژنە چی؟ جێژنی چارشەم سەری سالی ئێزدیانە کۆنترین مێژووەکە گەڤنارترین ئاینەکە دائیمەن لە هەفتەی یەکەم لە نیسانی شەرقی دەست پێەکە. حسابی ئەسمانی دائیمەن ئەگۆڕێ ینی ثابت نییە جار جار مەثەن نێو ساڵ و ساڵ ڕۆژێک دوو ڕۆژ ئەگۆڕێ. جێژنی ئێمە عادەتەن لە هەفتەی یەکەم لە نیسانی شەرقیە. ئەمە زیاتر پێمانەڵی وەکو کات چ جیاوازیەکی بۆ نمونە لەگەڵ ڕۆژمێری زاینیە وایە گۆڕانکاری ئەبێ ینی هەر چەند ساڵ ڕۆژێک دوو ڕۆژ گۆڕانکاری تێ ئەکەوێ لەبەر ئەوە حسابێکی جیاوازە حسابی میلادی نییە. باشە کاک حاکم ئێوە چەند جەژنێکی ترتان هەیە جەژنی جەما جەژنی ڕۆژەوانی یەزیدی جەژنی قوربان و چەند جەژنێکی ترتان هەیە بەس ئەکرێت بڵین ئەم جەژنیان تایبەترینی ئەوەیە؟ ئەزانی برای عزیز هەر جێژنێک تایبەتمەندی خۆی هەیە جنا بدەزانێت. جێژنی قوربان ئێمە جێژنی قوربان ئەەکەین ئێمە حسابی ئەوکەن لە کاتی ئیبراهیم خەلیلە کە نەبی ئیسماعیل قوربانیەکان لێدان پێش ئیسلامش ینی شتێکی زۆر کۆنا ئەو کاتە ئێمە کە ئاینێکی کۆن و کەفنارین لەوێ ئەو کاتەوە هەتا ئێستا ئێمە ڕێز بۆ ئەو جێژناگرین و وەکو جنابتان ئەو جێژناکەین. جێژنی ڕۆژوو وەکو جنابتان سێ ڕۆژ ئەگرین لە مانگی 12 دوای ئەوە جێشنە ئێمە سەردانی یەکتر ئەەکەین و مەراسیمی جێشن بە شێوازێکی ئەتیادی. جێشنی خدرە دیاس جێشنێکی زۆر پیرۆزە نەک بەس ئێمەکەین مجموعەکی زۆر لە شعبی عراقی حتا لە جنوبی عراقی شەیکەن. ئەمە لە مانگی دووە باعتبار کۆتایی زستانە بیدایەتی بەهارە لە بەرهەمی ساڵەکان هەمووی تێکەڵاوەکەن تشتێک لێ دروستەکەن ئێمە پێ ئەلێن سڤیک لە وڵاتی شێخ لە لایەنە ئێزدیەکانی تر ئەلێن بێخوت. ئەو بەرهەمانە هەمووی ئەبەن بۆ ئاهارن و مەراسیمی تایبەت بەوە هەیە دائنن لە سێنیەک دانن باعتبار شخصیت خدر الیاس ئەو شخصی ئەستۆریە ئەگەر سەردانی ئەو ماڵە کرد شوێنی دەستێکی تێبێ سەردانی کردووە ئەتیقادێکی ئاینی وایە مەراسیمێکی زۆر خۆشە بەس لەو جێشنە هیچ سەری تشتێک نابرن خوێنی تێ نییە بەس لە بەرهەمی نەباتی تێکەڵاوەکەن. باڵێ باش جا ئەگەر باسێکی زیاتری جێژنی چوارشەممەی سوورمان بۆ بکەیت چی ئەکرێت لەم جێژنەیە ئامادەکاریەکان ئەم تایبەتمەندی ئەم جێژنە کە بابەتی ئەمڕۆی خۆمانە ئەمە سەری سالی ئێزدیە چۆن نەورۆز سەری سالی کوردیە ئەمە سەری سالی ئێزدیە و ئەمە هەگەربێی جنابەت حساب بکەی لەگەل نەورۆزیش تقریبەن تشابهەکی هەیە ڕەبتێکی هەیە لێن لە زەمانێکی کۆنەوە هاتووە. لێرە هەیئەی ڕوحانی بابە شێخ و خەڵکانی ئاینی کە لە لالشن لە شەوی سێشەممە لەسەر چارشەممە فتیل ینی ئێمە چی پێلێن بە کوردی خۆمان ینی وەکو موم ینی وەکو بە زەیتی زەیتون 366 فتیل داگرسێنن. ئەم فتیلانە دەلالەت لەسەر ئەوەیە بە عەدەدی ڕۆژی ساڵ یعنی مە تایبەتمەندیەکە. دوای ئەوە مەراسیمی ئاینی وەکو پەروەستای خوابن و دوعاکەن بۆ هەموو خەڵک و هەموو شعبەکانی تر و خەڵکی ئێزدیش. جێگە لەوەش هێلکە ئەکولێنن و ڕەنگاکەن. معنای ئەو هێلکانە چییە؟ کڵاندنی هێلکە تەجمیدی ئەردە بیدایەتی حەیاتە کە حەیات دروست بوو ئەرد تەجمید بوو
ژیان لەسەر ئەم ئەردە دروست بوو ئەمەیە ڕەنگا و ڕەنگکردن تعبیرە لە ڕەنگی بەهار ڕەنگی گول و سەوزایی بەهار و دەلالەتێکی تریش لەمەیە زۆر مهمە لەسەر تەنەوعی بەشەری لە ڕووی ئاینەوە لە ڕووی قەومیەوە لە ڕووی با بڵێن کۆمەڵایەتیەوە تعبیرێکی تەنەوعی بەشەریەکە جێگە لەمەش ئەو خەڵکە عینی نەورۆز ئەڕۆن دەرەوە سەردانی مەزارەکانەکەن بەشێک ئەڕۆن لای مەزارەکان خێر و خواردن و شتەکان ئەبەن سەر مردووەکانی خۆیان اعتقادێکی کۆنا ئەوانەی تریش گەنج بۆ خۆیان دەرەکەون بۆ سەیران و هەر مالێکش پێ بکرێ سەربڕێکیش سرە برێ خێر و خێراتەکەن بێکتر زۆر جار ئەبێ بەهۆی ئاشتبوونەوەی خەڵک لەگەل یەکتر وەکو ئەوانەی کە کێشەیەک لە نێویان هەیە جێشنێکی زۆر مهمە لە اعتقادی ئێزدیدا. باشە گرنگە بچنە پەرستگای لالە ژیاندانراوە کە بچنە پەرستگای لالە ژیان ئێوە چەند شوێنێکی دیکەتان هەیە پەرستگا و مەرازاری ترتان هەیە بۆ نمونە مەزاری شەرەفەدین کە لە سەرچیای شنگالە دەچنەوێش ئەوانەی کە پیان بکرێ نێزیینگن ئەڕۆن بۆ مەزاری لالش کە مەزاری سەرەکیە ئەوانەی شنگال جنابەت زانێت دەوری تقریبا 50 کیلومتر دوورن لێن مەزاری لالش لە شێخانە لە پشتی شێخانە شنگالیش لە مووسڵ 120 کیلومتر هەتا بێ ئەوەیش تقریبا 150 کیلومترە ئەوانە بۆ دووری و بۆ مەخاتری ڕێگا و ئەوانە ئێمە لەوێ کۆمەڵک مەزاراتمان هەیە مەزاری شەرەفدین مەزارێکی سەرەکیە و مەزاراتی تریش لە دەوروبەری شاخن هەرچەندە بەداخەوە داعش زۆربەیان تەقێنرا و دەستکاریان کرد بەڵام ئەو خەڵکە ئەڕۆ لای ئەو مەزارانە پێکەوە ڕۆن مثلەن خێزانی کە خزمی یەکترن برادری یەکترن هەم گەشتێک سەیرانی شەکەن و هەم سەردانی ئەو مەزاراتی شەکەین. باشە کاک حاکم ئێوە مانگی نیسان بە بووکی مانگەکانی دیکە ناو ئەهێنن وایە دروستە کە باز لەواکرێت ئێوە لە مانگی نیسانە گواستنەوەی بووک ئەنجام نادەن ڕاستە لەبەر ئەوەی لە میثۆلۆژیای ئێزدیە لە اعتقادی ئێزدی نیسان بووکی ساڵە ئەرد هەمووی حەبلە بە نەبات و بە گول دەرچۆن و بە شتەکان لە ئاهدی سۆمەریەوە نەک بەس ئێمە زۆربەی ئەقوامە کۆنەکانی عراق میثرائی و سۆمەری و بابلی ژینیان ناهێنا لە مانگی نیسان بۆ بەعتیبار ئەمە بووکی ساڵە ئەو مانگە ژنیان ناهێنا هەتا ئێستش ئێزدی وەکو دینێکی کەفنار التزامیان پێکردووە ناهێنن اعتیبار ئەکەن کە نیسان بووکی ساڵە دوایە تێپەڕن ئەو مانگانی تر بۆ خۆیانە. زۆر باشە وا هەیە نوێژێکی تایبەت لەم ڕۆژە بخوێنرێت یان سروتێک نزایەکی تایبەت بەخۆی هەبێ ئەمڕۆ چۆن نوێژێکی تایبەتتان هەیە ئێوە لە لالش دوای داگیرساندنی ئەو شەمعانە ئەو مومانە ئەو بابلێن فەتیلانە مەراسیمێکی تایبەت هەیە ئەگەر جنابتان لە تەلەڤیزیۆنیش ببینن مەجلیسی ڕۆحانی ئێزدی مەراسیمی تایبەت هەیە مەراسیمەکانی چییە؟ دوعاکردنە سەلاتێکی تایبەتە بۆ ئەو ڕۆژە دوعای خێرەکەن بۆ ئێزدیەکان و بۆ هەموو خەڵک. بەڵێ کاک حاکم شتێک هەیە باسەکرێت من پێم خۆشە بەڕێزت ئەگەر ئەمە دروست نییە ئەم قسەیە تەواو نییە ڕاستکردنەوەیکی بۆ بکەیت باز لەواکرێت کە یەزیدیەکان لە هیچ کەسێکی قبول ناکەن کە دینی خۆی بگۆڕێ بوون منە لە کەسێکی مسلمانی قبول ناکەن کە دینی خۆی بگۆڕێت بێتە سەر دینی یەزیدیان ئەمە تەواوە لەبەر ئەوەی ئەزانی چۆنە ئاینی ئێزدی ئاینێکی داخراوە ئاینە براهەمیەکان جناب دەزانێ هەر سێکیانیش ئێستا بۆ نمونە مسلمانێک ئەتوێنێ ئافرەتێکی مەسیحی بە لەبەرەوە کتابیە لە ئاینە براهەمیەکانە داینی ئێزدی ئاینێکی داخراوە زەواج لە ناو خۆیانە نە خۆیان لە خەڵک دێنن نە کچەکانی خۆیان دەدەن بە خەڵک یعنی لە نێو خۆ زەواج لێکترەکەن. زۆر باشە لەم ڕۆیە جلی ئەبێ ڕەنگی سپی تەنیا لەبەر کرێت کاک حاکم بەلێ ئەمڕۆ تەنیا ئەبێ جلی سپی لەبەر بکرێت بۆ ئەم جەژنە نەوەڵا شەرت نییە بەس چییە جلی ئێزدی بە عام جناب دەزانێت ڕەنگی سپی زۆر ڕەنگێکی پیرۆزە ئەوەش واتایەکی خۆی هەیە معنایەکی خۆی هەیە ئەم ڕەنگە سپیە جنابت ئەزانێت ئێستا بڕۆ بۆ نەخۆشخانە هەموو جلوبەرگی
ممرضات وأطباء وأنا لازم روبي سبيل بربي شون محكمة الرشي لبربي أو لازم سبيل بربي حتى هر تشتك بيتي ديار ببي كفني مردوكا هر لازم سبي بي رنگی جلی ئێزدیەکان سپی هاتووە ڕەنگی پاکیە دەلالەتی پاکیە هەر ئەمەیە بەس شەرت نییە ناوەڵە لەم ڕۆژە خەڵکەیە ڕەنگا و ڕنگ لە بەرەکە وەکو چۆن لە نەورۆز ڕەنگی جوان و شتەکانە لە بژێرن شەر نییە بەس هەی ئەی دینی کە مەراسیم ئەکا شەرتە جلوبەرگی سپی لە بەر خواردنێکی تایبەتیش هەیە لەم ڕۆژەیە تەنیا دروست بکرێت واللهی خواردنەکان خواردنی احتیادیە هەموو جۆرە خواردنێک دروست دەکەن ئەوەی کەوترێت نانێکە بە کونجی و بە جۆرە تایبەتێکی زەیتەوەیە ئەمە هەیە چۆن لەوە تێنەگەشت نانێک ئەوەنەی کە خوێند بێتمەوە من لەسەر چاوەکان نانێکی تایبەت دروست ئەکرێت لەم ڕۆژەیە ئەو نانە تایبەتە نە لەم ڕۆژەیە ئەو نانە تایبەتە ئێمە جێشتێکی ترمان هەیە تایفەیەک لە ئێزدیەکانەکە پێ ئەلێن چێلکە ئەوانە خێرەکی زۆر مهم ئەەکەن لە زستانە لە چلەی زستانە پێ ئەلێن باتزمی جێژنی باتزمی تایبەتە بەوانە ئەوانە نانێکی تایبەت ئەەکەن بە زەیت و نەخشە و نەخشی تێ ئەەکەن و بە دهنی ئەو مەڕایان ئەو بزنەی کە ئەکوژن بەوە ئەکەن و هەوڵ ئەدەن نەشکێ خەورا لێنشکاندنەکەی تۆزێک لەلایەن گرنگە دوایی تەوزیعەکەن بەسەر خەڵک تشتێکی خۆشە مناسبەیەکی خۆش باشە لەم جێشنە خواردن هەمووی دروست دەکرێت خواردن هەمووی دروست دەکرێت هەموو خواردن دروست دەکرێت خۆسکە ئێستا ئێمە لەوێمان لە شنگال ئێستا خواردنی زۆر خۆشی هەیە وەبزانم ئێمە نەمانێشت ئێمە نەمانێشت ئەو هێلکەش کە ڕەنگا و ڕەنگ ئەکەن ئێستا من هەگەر لێرە ڕۆشتم طبعا لێرە ئێمە ماڵ و ئەملاک و شتی ئێمە لەوێن لە شنگالن باخێکی بچووکم هەیە هەر باخێکی باخ نییە هەر بە ناوە ئەو خەڵکانە لەوێ ئەڕۆن ناو جۆ و گەنم و زرعەتی خۆیان تۆکەلی ئەم هێلکانە فرێ ئەدەن باعتیبار بەرەکەتی ساڵە ینی ئەوەش معنەیەکی علمیشی تەیە لێن تۆکلی هێلکە کالیسیۆمە خۆی بە خۆی سەمادە ئەمە بۆ بە پیسکردنی زەویەکەیە لە سیمبۆلێکە بۆ اعتقادی ئەوەیە کە بەرەکەتی ساڵ بکەوێتە ناوی ئەم تەجمیدی ئەردا باشە کاک حاکم باست لە ڕۆژوو کرد ئێوە لە مانگی 12 سێ ڕۆژ بە ڕۆژووە بن باشە لە ساڵەکەیە ڕۆژۆکەتان چۆنە ڕۆژۆکەتان لە کەی بۆ کەی دەست پێەکە ڕۆژەی ئێمە شەر عینی ڕۆژەی بەڕێستان لە بەیانی ینی لە فەجر دەست پێەکە هەتا ڕۆژ ئاوا لە خۆر ئاوا فەتاریەکەن و ڕۆژی سێم جێژنە و هەر زۆر زۆر شتێکی ئەتیادیە سێ ڕۆژ بە ڕۆژوە بن لە ساڵەکەیە بەێ سێ ڕۆژ بە ڕۆژ سێ ڕۆژ بە ڕۆژوە بن بەس بەشەکەیە هەیئەی ئاینی مجلسی ڕۆحانی بەشێکیان هەیە ئەو سادنەی کە لە لای لالشن بەشێکیان 40 ڕۆژە گرن ینی ئەو پیالێن شکستی و فقڕەوەوانەی کە لەوێن ئەمانەی تریش مەثەن بەشەکیان 6 ڕۆژ 7 ڕۆژ ئەگرن ڕۆژای خوددان پیالێن ئەمانە زیادەیە بەس ڕسمیەکان وەکو ڕەمەدانی جنابتان سێ ڕۆژ لە خۆر هەڵاتن دەست پێکات تا خۆر ئاوا بەێ بەێ لە فەجرەوە لە فەجرە نە لە خۆرلاتن لە فەجر پێش خۆڕلاتن کە مثلەن پێش کە خۆرل بێ وەکو جنابتانیانی سحور ئەخۆن نان ئەخۆن ئەوەی بخۆ ئەوەی نەخۆش هەتا ئێواران خۆر ئاوا ئەو کاتە فەتارەکە هیچ شتێک ناخورێت نانان لە کاتی ڕۆژووە باشە لای ئێزیدیان چ خواردنێک حرام کراوە لە لای ئێمەش وەکو جنابتان گۆشتی بەراز نەمان خواردووە حتا جارجار ئەگەر شتێک بلێن حرامە لێن وەکو گۆشتی بەراز دیارە ئەوە لە تێکڵاوی مسلمانان لە اعتقادی ئێمە شتێک هەیە ئەوە جارێ ناتوێنین تشتێکی تریش لە لای ئێمە حرام نینە مەسئلەی کاهۆ ئێستا بەشێک ئەلێن ئەو کاهوە ئێوە کاهوو ناخۆن حرام کراوە ئەزانی چۆنە مەسەلەیەوە کاهۆ کۆمەلێک سەرچاوی علمی و تاریخی هەیە یەکێک لەوانە گەر جنابەت بڕۆی بۆ کتێبەکەی ئەنوەرمایی ئەو سەرچاوانە ئاماژە پێەکەن لە کاتی خۆی نەخۆشیەک دروست بوو وەکو ئێستا مختبەر و پێشکەوتنی علمی و دکتۆرەوە نەبوون ئەو کاتە حەکیم بوون پیانەوت حەکیم پرسیاریان لیان کرد وتی کاکە ئەم مەڕەدە بەڕای ژناتتان لە چی دروست بووە وتیان ئەم نەباتە زوو زوو پاک نابێ
ئێستا گەر جەنابەت سەیری کاهۆ بکە هەمووی لەسەرەیەکە و عادەتەن بە ئاوی خراپیش جارجار بەکاردێ ینی ئاوی مەجاری و ئەوانە وەکو ئێستا چۆن لە تانجەڕۆی ئێمە سەوزە و ماسەوزە خراپە لەوێ دروستەکەن ئەمانە ئێستا نەماوە بە خۆشحاڵیەوە ئێستا پاکراوەتەوە و لابرا المهم ئەوە باشە ئەو اعتقادە وابوو کە ئەم نەخۆشیە لەمە دروست بووە نەقل بووە ئەو کاتە مەنعیان کرد جەنابەت ئەزانی بە مرور زەمن بوو وەکو عەرفەک بوو وەکو مەمنوعەک ولا کاهۆ و پیاز و باقڵە و نازانم چی هەموو سەوزاییەکە لە لای خوا هاتووە ینی بڕوان ناکەم هیچ فەرقێکیە بێ باشە وا هەیە کە بۆ نمونە لە ئەم جەژنەیە یان جەژنەکانی دیکەی ئێزدیەکان سەردانی یەکترکردن گرد نازایی لە یەکترکردن ئەمانەش هەر هەبێت بەشێک بێت لە نەریتەکان خاسەتەن لەم جێشنە و لە جێشنەکانی تریش تەبیعەتێکی زۆر جوان هەیە و ئەو طبیعەت سەبەب ئەو مەسەلە سەبەب زۆر کەوتن دەستی داعش لە جێشنەکان بۆ نمونە ئەو کچەی کە ئەم سال شووی کردووە ئەو پار شووی کردووە ئەو پێشتری شووی کردووە هەوڵ ئەدەن بێمالی باوکی هەتا سەردانی بکە لەلایەن بمینێ لە جێشنە سەردانی ئێکترەکەن هەگەر بۆ نمونە مشکلەیەکە بێ هەوڵ ئەدەن ڕیشسپیەکان و خەڵکی شارەزا ئاشتەوایی لە نێویان بکەم لە جێشنە خاسەتەن ئەم جێشنە کە هەمووی خێرەکی زۆر گەورەکەن هەوڵ ئەدەن ئەوەی ئەبەن سەر مردوو لێکتر تەوزیع بکەن هەتا هەم ببێ وەکو چۆن تەعاونێکی کۆمەلایەتی کەمکردن لە نێو فەقیر و هەژار و ئەوانەی تر و خێری پارە و تشتەکانیش ئەکەن یانی هەوڵ ئەدەن کە خێزانێکی فەقیر بێ حالی خراپ بێ لەم جێشنەیە تشتێکی بۆی ببن ئەوەش سەربڕک بۆ خۆی بکرێیان جلوبەرگ بۆ منالەکانی خۆی بکرێ ینی جێشنێکی زۆر زۆر خۆشە باشە باسێک لە مەلیکەی تاوس باسێک لەوە بکەین کە بەتایبەت لەم جەژنەی ئێوەیە کە زۆر باسەکرێت ئەگەر بەڕێز دوومان باس بکەیت مەلک تاوس ئێمە لە اعتقادی ئێزدی پێ ئەلێن حەی القیوم ئێستا لە کۆمەلێک شوێن تشتێکیان دروست کردووە مەسئلەی شەیطان و نازانم چی و ئەوانە ئەمە بدعەیەکی دروست کراوە تاوس مەلک ناوەک لە ناوەکانی خوایە ینی ئێمە ئەسلی ئاینی ئێزدی بە پێ ڕقیمی مسماری سۆمەری و بابلی پێش 200-300 سال پێش میلاد کە ئاینەکە خواپەرستە و بە تاریخ لە لام هەیە بە تاریخ بە اعتیماد لەسەر سەرچاوی ئەژنەبی وەکو لاڤاری نابۆ و لایارد و باسیل نیکیتین و غێر و غێر و جۆن غێست و ئاینی ئێزدی ناوەکەی لەوە هاتووە ئەیزیدی لە ڕقیمی سۆمەری تەرجەمە کراوە ئەیزیدی ینی یەزدانی پاک خوای گەورە ئێمە لە میثۆلۆژیای ئێمە پێغەمبەرمانینە لە نێوان ئێمە و خوا ڕاستەخۆ پێشتر لە بیدایەت بە خۆریان ئەپەرست باعتبار ئەم نورە زۆر بە قووەتە دواتر کە اعتیقادیان کرد خوایەک هەیە ئەم خۆرەش دروست کردووە ڕاستەخۆ بەخوا ئەپەرسن تاوس مەلەکیش لە ناوەک لە ناوەکانی خوای هاتووە حتا تێکستێکی دینیمان هەیە ئەلێ ئێزید بەخوا پەتشایە 1001 ناو لە خۆ دانایە ناوی مەزن هەر خوددایە ینی جنابە دەزانێ زۆر زۆر تشت هەیە ئێمە لەبەر ئەوە قەومێکی لێ قەوماوین 72 جار ئیبادە کراوین هەتا ئەم ڕۆژ زۆر زۆر متەحدین هەچی شتی خراپە هەوڵ ئەدەن بێنن لەسەر ئێمە داینن حتا باحثێکی مسلاوی هەیە ناوی عیمادە دراستێکی نووساندبوو جارێک ڕۆشتبوو بۆ مۆزەخانەیەک کۆمەلک گوێزەی تێبوو جەڕە پێیالێن کۆن بوون و نازانم چی بوو وتی واللهی مادەم هادەما علێ تاریخ ئەکید ڕجعونی لە لێزدیە ئێمەش هەچی شتی خراپە لێمان کۆمەکەن بەداخەوە ئێمەش وەکو تاوانبارێکی بێدیفاعین لە بەردەم محکەمە ولا تاوسی مەلک ناوەک لە ناوی خوایە لە لای ئێمە هیچ اعتقادێکی وانینە مەسئلەی شەیطان و مەیتان و ئەوانە کاتە حاکم قاسم کاتێک لەسەر ئاینی ئێزدی ئەم هەمووە بەداخەوە ئەبینین بابەت هەیە کەلانێ دوور بێت لە ڕاستی ئاینەکەوە هەندێک با بڵێن زانیاری بڵاو ئەکرێتەوە لەوانەیە بەو شێوەیە نەبێ هەر لەسەر ئەو ڕۆژمێرە کە دیاری کراوە بۆ ڕۆژی
ئەم جێژنەی ئەمڕۆ من کە سەرچاوەکانم ئەبینی دووسێ بابەتی جیاواز هەبوو هەر تەنانەت بۆ دیاریکردنی ڕۆژەکە یەکێکی ود یەکەم چوارشەممەی مانگی نیسانەیەکێ دووهەم یەکێ و سێهەم چوارشەمە ئایا هەوڵ هەیە لە ناو خۆتانە کەسانێکی پسپۆر پەروەردە بکرێن ئەم سەرچاوانە ڕاست بکەنەوە زانیاری دروستەکان با بگەینرێت بەتایبەت بە جیلی دواتر ئەوە ڕاست کراوە بەڕێز ئەوە ڕاست کراوە وەکو بە جینابتم وت فەرقەکەی لە نێو دوو حسابە نەخێر ئەویان نە مەبەستم بە شێوەی گشتی هەر لەسەر ئەو باوەڕانێک هەر لەبارەی بۆ نمونە مەلەک تاووسەوە هەیە هەر بە گشتی مەبەستمە لەبارەی ئاینەکەەوە کە زانیاری دروستوە وەکو خۆی بڵاو بکرێتەوە ئەو زانیارانە ئێمە هەگەر جنابت بێ سەرچاوەکان بخوندی زۆر وادەحە ئێمە دائیمەن لە تاریخی ئاینی ئێزدیە دائیمەن لە چارشەمی یەکەم لە مانگی نیسانە بە حسابی شەرقی بە حسابی ئەسمانی ئەم حسابەی تر حسابی میلادیە حسابە میلادیەکە ثابتە وایە ئەمەی تر جارجار هەیە لە چەند ساڵەکە بە پێ دەوەڕانی ئەرد و ئەوانە ڕۆژێکیان دوو ڕۆژ ئەگۆرێ ئەو کاتە فەرقێک دروستە بێ ڕۆژێک دوو ڕۆژ دروست ئەبێ ینی پێش مەثلەن 10-15 ساڵە جێشنی ئینیسان من هەر لە سلێمانی بوومە لە 21 مانگە کەوت بەس هەر دە حسابی خۆمان لە هەفتەی یەکەمە لە نیسان باشە لەسەر ڕۆژمێرێک کە خۆتان کاری پێ ئەەکەن زانیاری زیاترمان پێشکەشەکەی حاکم قاسم زانیاری ئێمە ڕۆژژمێرمان هەیە تاکید لەسەر ئەوەکە تاریخیشمان هەیە ئێستا مەثلەن ئەگەر جنابێت بێی سەیری بکەی لێرە ئەمە ساڵی ئێزدی کە کۆنترین ساڵەکە 6,766 ساڵ ئەم ساڵە ئەمە ئیکی ساڵی 2014 ئەم ساڵ ئەبێ بە 6,775 ینی کە کۆنترین تاریخەکە تاریخی ئاشووری لە دوای ئێمە بە ساڵک تێ دوای ئەوە تاریخی یەهودی تێ دوای ئەوە تاریخی میلادی و تاریخی هجری ئەوە دوو تاریخی زۆر کۆن نیە باڵێ زۆر باش دەستەکانی خۆش بێت دەستی جنابتانی ئەگەر پرسیارێکی تر هەبێ فەرمۆنیان بەڕێزت ئەگەر شتێکت هەبێ ئاماژەمان پێ نەکردوێ ئێمە لە بیرمان کرد وەڵام من پرسیارەکەی من ئەوەیە خوای گەورە هەمومان بپارێزێ کوردستانیش لە نەهامەت بپارێزێ باشتر بکە حکومڕانیەکی باشتر باروگوزارێکی باشتر ئێمە هەموو جارێ لە هەموو جێژنەکانی خۆمان کە دوعا بۆ خۆمان و ماڵ و خێزانی خۆمانەکەن پێش خۆمان دوعای لە خەڵک ئەەکەین کە هەموو خەڵک باروگوزاری باش بێ و سەلامەتی بۆ هەموو خەڵک بێ من ئەخوازم ئەم جێژنە مایەی خێر بێ بۆ کوردستان بۆ عێراق بۆ هەموو جیهان و زۆر سوپاسی جنابتانەکە سپاسی بەڕێز دووبارە جەژنتان پیرۆز بێت مەمنون زۆر خۆشحاڵ بووین